پیشەمان ئیشی بنێش کوڵاندنە ئەم بنێشتە بڵین لە باو باپیرانمان ئێمە بۆمان ماوەتەوە دەمێکە خەریکی ئەم کار و پیشەی ئەم بنێشتە پێشتر لە شاق ئەوە بەرهەمێنێتی لە داروەن و بنێشتەکە ئیکەنە ناو تەنەکە و ئێمەش ئەو بنێشتە یان لە کەسەکە خۆی ئەیکڕینویان لە بازار بنێشتەکە ئەیکڕین و ئەهێنین لێرە کوورەیەکم بۆ کردووە من ئەم کوورەیە لەبەرەوەی بنێشتەکە گڕ نەگرێت و جارێکی تر بەو شێوازە ئێمە بنێشتەکە ئەکوڵێنین ئەیپاڵێوین کە پاڵاوتمان ئێمە ئاگرێکی تقریبا تیژی ئەەکەین لەبەرەوەی بنێشت ئەبێ ئاگری تیژ بێ و تقریبا نزیکەی سەعاتێک بەردەوامە بێت لە کوڵاندن کە کوڵا نزیکی کوڵاندن بۆ لەو کاتە ئەبێ زۆر ئاگاو لێ بێت چونکە کاتێکی حساسە زۆر وردە ئەو کاتە ئەبێت دووسێت چەند جارێک تێستیکەی لەبەرەوەی بەسەرتان نەچێ و بنێشتەکەتون بێتەوە خەسات بێ کە تێستمان کرد بنێشتەکە بزانین نەرمە و باشە بۆ جوین ئەو کاتە یەکسەر ئاگرەکە کوژێنینەوە ئێمە بەم شێوازە تێستیەکەین ئەزانی بنێشتەکە نەرم و چاکە دوایەوە بڕارماندا بنێشتەکە لەوێ کوڵاو بنێشتێکی نەرم و جوان دەچوو بنێشتەکە ئەیهێنین بۆ ئێرە و لێرە ئەو بنێشتە ئەبێ ئەمە بەخواستی دوکاندارەکە بڵین مشتریەکانمان پارچە پارچێکن بزانین ئەو چۆنی ئەوێ 250 هەزاریەوێ چۆنین ئەوێ ئەبێ ئێمە لێرە بەخواستی ئەو بۆی چاکەکەین و بەو شێوازە ئێمە یعنی لەبەرەوەی بنێشتەکەمان بۆ هەموو کوردستان و بڵێن بۆ شارەکانی کوردستانە لەچێتە شوێنە گرنگەکان لەبەرەوە ئێمە هەر لەبەر مەسلحەتی خۆمان و خەڵکی ینی مۆڵەتی ڕسمیمان دەرێنەوە ئێمە تاکە بڵێن کارگەی ئێستا لە هەڵەبجەی شەید مۆڵەتی ڕسمیمان هەبێت کارگەی دەستی بنێشتی کوردی بۆی هەرچەند خۆی سەرفکردنی بنێشت تۆزیەک قورسە بەڵام لەخوا بەزیابێ ئەوەی هەر جارە و خەڵکی کرێت ئیتر جاری کە داوایە کات و وردە ئەچێ بۆ شارەکانی تر و زیاتر داخوازی هەیە و وردە ناوبانگ پیاکە ئیشەکەم ئێمە بەڕسمی بڵین لە هەولێر ئێستا مندوبمان هەیە لە سلێمانی و چەمچەماڵ و کەلار و کەرکووک و ئیتر ئەواشتی وەکو سەڵقاتی دەچێ بۆ ئەوروپا و وڵاتەکانی دەرەوە بڵین ینی لە ئاسی بڵین شەخصا داوای ئەکا خەڵک خواردوێتی مەسەن ئەو بنێشتە بەڵام تر ئێمە هەستەکەم مانگ بۆ مانگ بنێشتی کاڵ بنێشتە تاڵە زیاتر ئەکڕین و زیاتر ئەخێنە بازار وردە ئیشەکەمان لە برەوایە لەخوا بەزیابێ بەرهەمەکە بەڕسمی توانم بڵێم بەخواستی دوکاندارەکانی تر بڵێن وەجبەی وا جاری واڵێن 200 کیلۆ مامۆ بکەنە 250 یان 100 کیلۆ مامۆ بکەنە 1000 دیناری ئیتر تقریبا وەکو پێم وتی مانگانە توانم بڵێم ئێمە ئێستا نزیکەی 400 بۆ 500 کیلۆ بنێشت سەرفەکە دوای ئەوەی کاک سەلاح بنێشتەکەی ئامادە کرد و هێنای بۆ ئێرە کاک بێدار هەڵسێ بەلەتکردن و پارچەکردنی دوای ئەوە من لەگەڵ هاوڕێکانمە هەڵەستین ئەیکەن ناو ئەم زەرفە و گرێدەین وەڵا ئەلحەمدولیلا زۆر ئاسوودەین 6 بۆ 7 ساعت کارەکەین لێرە بۆچی لە ماڵۆ دانیشتن ئێوەش بێنە دەر بۆ خۆتان ئیشێ بکەن ئەگە پرۆژەیەکی باشیان دەستکە و زانیان لەگەڵ ژیانیان گونجاوە ئانیش بڕۆن بۆ سەرکار و ئیشی خۆیان بکەن